ساڵتان لەبێم کاتتان باش دیارە ئێمە ئێستا لە بەردەم باخی گشتی شاری سلێمانین دیارە لێرە ژمارەیەک لە ڕۆژنامە نووسان و کەسایەتی و ئەندامانی پەرلەمان هاتوونەتە ئێرە دژی دەستگیرکردن و سزادانی ڕۆژنامە نووسان و چالاکوانانی بادینان گرتبوونەوەیکی ناڕزایەتیان ساز کردووە لێرەدا داوا دەکەن ئەو ڕۆژنامە نووس و چالاکوانانەی بادینان کە لە ماوەکانی ڕابردوودا لە شاری هەولێر لە یەکێک لە دادگاکانی شاری هەولێر سزادران سزای 6 ساڵ زیندانییان بەسەردا سەپێنرا لە ئێستادا ئەوان داوا دەکەن ئەو کەسایەتی چالاکوانانە ئازاد بکرێ من ئەمەوێ زانیاری یاخود بڕۆمە لای ئەو بەشداروانەی کە لێرەدا گرتبوونەوەیان کردووە مامۆستا ئەبوبەکر هەڵەتنی ئەندامی پەرلەمانی کوردستان مامۆستا ڕاستەوخۆ لەگەڵتم پێمان بڵێ تێڕوانینتان چییە بۆ دەستگیرکردن و سزادانی ئەو چالاکوان و ڕۆژنامە نووسانە خۆی ڕۆشن بوو کە ئەم سزادانە سزادانێکی سیاسیە و لە ڕەوشی دادگاکانی هەرێمی کوردستانیشان نەبووە دۆسیەکی ئاوا لە ماوەیەکی کوردە یەکلایی بکاتەوە و خۆشتان ئاگادارن بەڕێز سەرۆکی حکوومەت پێش بڕیاری دادگاکە و دواتە زەمینە سازی کرد و ئەتوانین بڵین جۆرێک لە دەستێوەردانە لە کاروباری دادگاکان بۆیە ئێستا ئەم جۆرە گوشارە نێو خۆی و نێودەوڵەتیەکە لەسەر کەیسەکە دروست بووە ومێ دەکەم کە ئەنجامێکی هەبێ دادگای پێداچوونەوە ئەو بڕیارە ناڕەوای هەڵوەشێنێتەوانێ و دەستگیرکراوەکانیش ئازاد بکە ئەم گوشارانە لەسەر ئاستی ناوخۆ حتا لەسەر ئاستی ڕۆژنامە نووسانی بێسنوور و حتا سەفارەتی ئەمریکا و نێردە دیبلۆماسیەکانیش هەمووی کاردانەوەی باشن ومێردەوارین ینی لەسەر گوشارەکانمان بەردەوام بین. سەرەتا بەنای خۆی گەورە تێڕوانینمان ئەوەیە کە دەنگی ئازاد دەوێت کە بکرێتەوە بە لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵە کەسانێکی هەرپەرستە. داوای چی ئەەکەن لێرەوە ئەمڕۆ؟ ئێمە پێش هەموو شتێ داواکەین یاسا سەروەر بێ لە هەر جێگەی یاسا سەروەر بوو مرۆڤایەتی هەیە و داوای ئازادکردنی ئەو بەڕێزانە و هاو پیشانەمان ئەو چالاکوانە بەڕێزانەی کە خەمخۆری تاک بە تاکیە منیشتیمانە بوون بە غەدر ڕاپێچی زیندان کراون داواکەین کە ئەو بەڕێزانە ئازاد بکرێن و ئەم ماوەی کە گیراون و نەفسێتیان عەزیێت دراوە قەرەبووشیان بکرێتەوە دەسەڵات بە خۆی دابچێتەوە کە دەسەڵاتێکی دادپەروەر بێ نەک دەسەڵاتێکی خۆژێن و خۆسەپێن داوا ئاکەین کە یاسا سەروەر بوو نەک لە بادینانیا لە دووەک لە زاخۆ تا خانەقین یاسا سەروەر بێ کەسانێکیش یاسا بەرن بەڕێوە بە ئەزمون بن و هیچ کاتێ مل نەوی نەکەن بۆ بەرتیل و ڕەشوە و ترس و تۆقاندن. سڵاو لێبێ خاتونگیان ئەمڕۆ تۆ چۆن هاتوویت بەشداری لەم گرتبوونەوەی ئاکەی داوای چی ئەەکەی؟ وەڵڵا من هاتنی من وەکو ئەرکێکی سەرشانی خۆم دیت چکاوانەی کە چالاکوانەی بادینان زیندان کراینە ئێمە هەموو دایکان دەبێ بە دایکی ئەوانە خۆمان بزانین ئەو ڕۆغەدر لەوانە بکرێ بەیانی لە منداڵی هەمومان دەکرێت ئەوە غەدرێکی زۆر نادادپەروەر بوو دادپەروەرێکی کۆیلە بت ناتوانێت کە ئازادی کەسێکی ئازاد بکات ئەو قرارێکی حزبی بوو قرارێکی دەسەڵاتی بوو قرارێکی گەندەل بوو لە جیاتی ئەوانە ئەو چالاکوانانە ئەو ملەتی کورد محاسبەی ئەوانە بکەن لەسەر گەندەلی و دزی و سیخوڕی و ڕێخۆشکردن بۆ دژمنانی کوردستان لە ناوجەرگی کوردستاندا ئەجا ئەوانە مەحکومن ئەوانەشی حکمی نائەخلاقی ناڕاست بەسەر ئینسانی دەنگی ئازادی بەرزەکەن کە بۆ چوونێکی ئازادی هەیە داوای مافی خەلک و لێ قەوما و برسی و ئەو موچە خۆرانی بێ موچە داوای ئەوەیان کردیا ئەوانە نەچۆیە نەوتی کوردستانیان نەدزیوە دژمنی کوردستانیش نەینا لە ناو خاکەی کوردستاندا هەتا حکم بکرێن سیخوڕیشی لەسەر ڕۆل و خەڵکی کوردیان نەکردێ کە بە تایارە بێن شەهیدیان بکەن هەتا ئەوانە تێک دەربن تێکدەری ئەساسی ئەو دەسەڵاتەنە ملەتی کورد
بەڕووبار خوێنیدایە خوێنەکەیان بۆ ئازادی کوردستانێکی ئازاد بێت نە بنە ماڵەی تاالبانیان بنە ماڵەی بارزانی بن هەرکە بە کەیفی خۆیان خەلک حکوم بدرێن و خەلک تیرۆر بکەن و خەلک برسی بکەن و خەلک بێقوت بکەن و ڕسوا بکەن ئێمە وەکو دایکان کوردستانێکی ئازادمان دەوێ دادوەری ئازادمان دەوێ عسکەرێکی ئازاد سەر بەسەری کوردستانمان دەوێ حزبایەتی بەسە ئێدی مودێلی حزبایەتی و دەسەڵاتی نەما دەبێ ئەو خەلکە هەموو خۆی بە کەس و کارێ ئەو زیندانیانی بادینان بزانن سڵاو و ڕێزم بۆ بنەماڵەیان هەیە بۆ خۆیان هەیە هەتا ئەوانە ئازاد نەبن ئازادی بۆ هەر چار پارچەی کوردستان نێتە ئارە ئێمە هەر لەسەر جادە دەبن سپاس دیارە لە ئێستادا گرتبوونەوەکە بەردەوامە گە وێنەگرەکەم بتوانێ وێنەکانتان بۆ بگوازێتەوە گرتبوونەوەی چالاکوانان و ڕۆژنامەنووسان و کەسایەتیەکان لە شاری سلێمانی لە بەردەم باخی گشتی دژی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان کە لە ماوەکانی ڕابردوودا لە شاری هەولێر سزادران هەریەکەیان سزای 6 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنرامان ئەمڕۆ داوا دەکەن ئەو ڕۆژنامەنووسانە ئازاد بکرێ هاوکات هەر ئەمڕۆژ لە شاری هەولێر پارێزەرانی ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانانە لە دادگای تەمیز داوایان کرد لایحەیان پێشکەش کرد کە کەیسی ئەو ڕۆژنامەنووسان و کەسایەتیانە تەمیز بکرێتەوە دیارە ئەوەی هەیە کە دادگای تەمیز کە لایحەکەی لێوەرگرتوون ئەوەی بە پارێزەرەکان ڕاگەیاندووە کە ئەوان پێداچوونەوەکەن و دواتر وەڵامیان دەدەنەوە. هاواتیان مامۆسان فەرمانبەران سەرچەمچین و توێژەکان مەترسی ئەم بڕیارە لەوەدایە ئەگەر ئەم بڕیارە سەر بگرێت ئازادی و ژیان و کەرامەتی تاک بە تاکی هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکەوێتە خەتەرەوە. ئامانجی سەرەکی پشتی بڕیاری دادگاییکردنی چالاکوانان و مامۆسایان و ڕۆژنامەنووسان